مامۆستا تۆ لەو ماوەیەدا لە سەروبەندی خۆپیشاندانەکانە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنت چۆن بینی لە کوردستانە؟ ئۆپۆزیسیۆن هەندێک کەس کە ئەڵێن لە ئاستی ئەوەیان نەبوو کە قیادەی جەماوەرەکە بکە. من ئەو کاتە احتیمالە سەبەبێک هەبێت کە تۆزێک بە معقول ێزانم، ئەویش ئەوە بوو کە خەڵکەکە مزاهرەکان لە بەردەرکی سەرابوو بۆچی چوون بۆ شەقامی سالم و هجووم بۆ سەر پارتی، بۆچی هجوومەکە بۆ سەر یەکێتیش نەبوو کە هەردووچیان دەسەڵاتە گەندەڵەکەیان پێکهێناوە. ئەمانە هەمووی وای کرد کە گۆڕان ئیحجامێکی ببێ، یعنی نەتوانێت یەکسەر احتیوای مەوزوعەکە بکە یا لە سەرەتا وەکو خۆلێک کێشانەوە خۆی لە کێشەکە دەرهێنا دوایی بۆەوە بە ساحەبی، چونکە نەژەکراوە خەڵکە بەبێ سەحەب هەروە بڕۆنە پێشێ. ئەمە احتیمالە لەم بابەتە هەبێ، بەڵام ئەمە هەر یەکێکە لەو غەڵەتانەی کە چۆنیەتی ئیستیعابکردنی ساحەکە و چۆنەتی احتیواکردن و گەڕان و ئەنجا ئەبێ پاڵفتەشی کەی تۆ بزانی مزاهرەکان کە دروستە بن ئێران چەند دەستی تایە یا شوێنانی تر چەند دەستیان تایە. تۆ پێ دوایە کە دەوڵەتانی دراوسێت دەستیان هەبوو بێ لەو ڕووداوانە؟ بەڵێ گومانم لە ئێران هەر نییە ئەسڵەن. ئێران لە ناو ساحەی بەردەرکی سەراشا بوو. بەڵێ کەواتە مامەستا ینی ئەو پاساوی کە یەتی و پارتی یان با بڵێن حکوومەتی هەرێم هێنایەوە بۆ بەرەنگاربوونەوەی خۆپیشاندانانە تا ڕادێک ڕەوا بوو. ئەگەر بە پیوتەکانی تۆ بێ دەوڵەتانی دراوسێت دەستیان هەبوو بێت هیچ ڕەوانیە. جاخۆ حکوومەتانی دەوروبەرمان هەموو بە جێشەکەشیانەوە بە سوپای پاسداران و میتی تورکیە و چێ هێناونێتە ساحەکە و غێری پارتی وێچێتی خۆ گۆڕان نەچوە بیان هێنێ. ئەوەش نابێ بە مبەڕر باشە لە هەرچی وڵاتی دنیا هەیە بیما فیه ئەمریکا هەر حەدەسێ ڕوودا وڵاتانی خەسمەتوانن دەستی تێکرد. بۆیسە لە تورکیا مزاهرەیە کە ئەکرێ فەڕەنسا چەند پێ خۆشحاڵە، یۆنان چەند دەستی تایەتی، ئازەربایجان یا ئەرمینیا ئەوانی تر چەند دەستی تێخن. حتا وڵاتێک کە دوورە بەڵام لەگەڵ تورکیا ناگونجێت توانە دەستی تێخ. لەبەرەوە خۆ من نابێ بۆی هەنجەتێک بێ بۆی کە بڵین وڵا قەینا بە بیکەیسی لێیاندەن لەو شەقامە لەبەرەوەی خەڵک بەردی گرتووەتە مەقەڕەکەتە. ئێمە پاساوی نییە.